سزاکەیان لەسەر ئەم بەڕێزانە هێشتەوە بە 6 ساڵ زیندانیکردن بۆ هەرێکیان ئێمە لێرەدا ئیدانەی ئەو حکومە ئەەکەین و ئیدانەی ئەو سەرپێچی یاسایی ئەەکەین و وای دائەنێن کەوا دەستخراوەتە ناو کاری دادگا هەر بەوە دادیارە کە محکمەی تەمیز هەیئەی سزایەکە کە بۆ مەسەلەی تەسریحەکە لە دوای فشاری وڵاتان ئەو وڵاتانەی بە تایبەتی کە ناویان هاتبوو لە حکومەکەدا کەوا ئەم بەڕێزانە گوایە جاسوسیان بۆم وڵاتانە کردووە لەژێر فشاری ئەوانە دەستخرایە ناو حکومەکە و ناوی ئەو وڵاتانە لابرا و لەسەر ڕایەوە ستایشیان کردن کە گوایە ئەم بەڕێزانە جاسوسیان بۆ کردوون ئەگەر ئەو وڵاتانە جاسوسیان نەکردو بۆچی ئێبانە ئەبێ جاسوس بن بەداخەوە حکومەکە تەزیع کرا و غەدێکی گەورەی لەم بەڕێزانە کرا ئەوەی کە ئێستا بەدەستمان ماوە بۆ چارەسەرکردنی ئەم کەیسا و ئەم کێشەیە لە ڕووی یاساییەوە تەنها ئەوەیە کە بەپێی مادەی 154 لە یاسای سزادان عەفوی خاسە کە لەلایەن سەرۆکی هەرێمەوە دەتوانێت دەری بکە و یاسا ئەم دەسەڵاتی داوە بە سەرۆکی هەرێم